لەگەڵ دابەزینی بەهای دیناری عراقی لە بەرامبەر دۆلار ڕاستەوخۆ نرخی کاڵا و شتومەک لە بازاڕەکان بەرز بووە. ئێستا کە بەهای دینار لە بەرامبەر دۆلار ڕووی لە بەرزبوونەوەیە، بەڵام کاریگەریەکی ئەوتۆی لەسەر دابەزینی نرخی شتومەک لە بازار نەبووە. دۆلار تا 175,000 ڕۆیشت، بەڵام کە ینی باقی مرکزی قراریدا ئێمە وەرەقە دەینەوە 130,000 وەرەقە دابەزیەوە تا 141,750 هات. ئێستاش وەرەقە بە 145 ینی تۆزێک گەمەی دەکات، جێگیر نەبووە، بەڵام ئیشاڵڵا بۆ ماوەی کورت ئیشاڵە وەرەقە لێرە لەوانەیە بە 137 هەبیتن دۆلار. لە سەرەتای دابەزینی بەهای دینار لە بەرامبەر دۆلار بە شێوەیەکی خێرا نرخی کاڵاکان لە بازار گۆڕانکاریان بەسەرداهات و بەرز بوونەوە. ئێستا کە دیناری عراقی بەهاکەی بۆ گەڕاوەتەوە، وەک هاوڵاتیان دەڵێن، نرخەکان هەر بە بەرزی ماوەتەوە. دۆلار 175 بوو، ئەو کراسپان هەر بۆ قیمەتە بوو، هەردانتر بوو هەر بۆ قیمەتەیە. حەقوێ دۆلار هاتە خوارێ بوو 130,000 حەقوێ بە قورئان ئەو مەوادە هەموو هەرزان بیتن. بازرگانەکان زۆر شتیان بەگران لەسەر لەو کاتێک کە دۆلار گران بووە ئەشیان کڕیا زۆر بە سستی دەهین نەخوارێ لەبەرەوەی زەرەری شتاڵە، بەس بە نەتیجە هەر دێتە خوارێ ینی بەس کاتێکی زۆرتری دەوێتن، بەس ئەوەش غەڵەتەکی زۆر گەورەیە، لەبەرەوەی پێویستە لە هەمان و چۆن بەرزی دەکەنەوە بە هەمان شێوەش سعرەکەی بینەوە خوارێ، لەبەرەوەی هەم لە بەرژەندی وایە هەر لە بەرژەندی فەقیر و ڕۆژایەکانە. لیژناوە بەشەکانی چاودێریکردنی بازار لە ڕاگەیەندراوێکدا داوا لە بازرگانان دەکەن نرخی کاڵا و شتومەکانیان کەم بکەنەوە، بەتایبەت لەو کاتەدا کە لە جەژنی ڕەمەزان نزیک دەبینەوە و خواستی هاوڵاتیان بۆ کڕینی پێداویستیەکان زیاترە. سادەترین بارودۆخ بۆ بەرزبوونەوە زۆر بە خێرایی کاریگەریەکەی لە بازار دەردەکەوێ و نرخی خواردەمەنی و کەلوپەلەکان بەرز دەکاتەوە، بەڵام زۆر جار لە کاتی ئاسایی بوونەوەی بارودۆخ ئەوە بە ئاسانی نرخدا نابەزێ و هەر بە جێگیری لە بەرزی دەمێنێتەوە. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.